سایەکەری تاکە پۆڕنستاری کورد دەڵێتت لە زۆربەی کچە مۆدێل و پێشکەشکارەکان شەریفترم وە ڕێزم زیاترە لە لای خەڵک لەبەرەوەی من بە ئاشکرا هەموو شتێک دەکەم نەک لە ژێر پەردا نازانم هەندێک لە کچی کورد بە ساڵێک چۆن دەمنە خاوەن کۆمپانیا و ئۆتۆمبیلی گرانبەها ئایا لەگەڵ خێزانەکەی چی بەسەرهاتەوە سایەکەریم ئەی سۆران ئاڵاگر چ پەیوەندێکیان لە نێواندا هەیە ئەی کارە خێرخوازەکانی چی بەسەرهات پارە بەسەر چێدا دەبەخشێتەوە و دەیدات بەچێ تەواوی زانیاریەکان لە کلین میدیا سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانی وڵاتان بە بابەتێکی زۆر جیاواز پێشەوەی سەیری ڤیددیۆکەمان بکەیت لایک و کۆمنت و شێر بیر نەچێ وەروە سەبسکرایبی کەناڵەکەشمان و کەوزان گۆڵەکەش دابگرە بۆ ئەوەی توی خۆشەویست یەکەمین کەس بی کە بابەتەکانمان ببینی گەر بێت خۆشە کار و چالاکی ڕۆژانەمان ببینی سناپچاتەکەمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا سایەکەریم لەو ساڵانی ڕابردوو دەنگدانەوێکی ئەگجار زۆری بەدوای خۆی داهێنا لە نێو سۆشیال میدیای کوردی و لە نێو خەڵک سایەکەریم لە شاری سلێمانی لەدایک بووە لە تەمەنی 6 مانگی چۆتە نەرویت لە ئێستادا سایەکەریم تەمەنی 22 ساڵە و لە باوکێکی کەلاری و لە دایکێکی سلێمانی خۆناغی خوێندنی تاوەکو پۆلی یازێ تەواو کردووە سایەکەریم باز لەوە دەکاتن لەو کاتەیە بیرۆکەی ئەم کارەی بۆ هات لە تەمەنی 14 ساڵی بوو ئەو کاتە دایک و باوکی کێشەی زۆریان لەگەڵ یەکتری هەبوو باوکی لە دایکی جیابەوە سایەکەریم و دوو خوشکەکەی لەگەڵ یەکتری لەگەڵ دایکی دەژیان لە نەرویج سایەکەریم ڕۆژێکیان لەگەڵ کوڕێکی هاوڕێی لە تەمەنی 13 ساڵیدا پەیوەندی خۆشەویستی لەگەڵ یەکتری دەبەستن سایەکەریم باز لەوە دەکاتن چەند وێنەیەکی ڕووتی خۆی بۆ ئەو خۆشەویستەی ناردووە خۆشەویستەکەشی زۆر بێباکانە چۆ وێنەکانی لە قوتابخانە بڵاو کردوتەوە و لە لای گشت هاوڕێکانی وێنەی خۆی بەڕووتی بینیوەتەوە ئەو کاتە سایەکەریم دەیوت من ترساوم کە بچم شکایەت لەو کوڕە بکەم لەبەرەوەی تەمەنێکی مناڵم هەبوو نەمویستووە لە ماڵەوەش باز بکەم بۆیە هاوڕێکانی لە قوتابخانە هەموو پشتگیریان کردووە وتیانە جسمێک و لە شولارێکی جوانت هەیە پێویستە تۆ ببی بە پۆڕنستار سایەکەریم لەو تەمەنە بچووکەوە ئەم شتێک کەوتوتە ناومێشی و وەروەها ئەو کارەشی کرد کە هاوڕەکانی پێیانوت بۆیە کاری پۆڕنستاری کەوتە ناومێشکیەوە وەروەها ئەوەشی جێبەجێ کرد بۆیە ویستی ببێتە پۆڕنستاری کورد یەکەمین ئافرەت بێت کە بەدەر بکەوێتن سایەکەریم دوای ئەوەی کە وێنەکانی لە شولاری بڵاو بووە ئەویش ئەوجارە دەستی پێکرد چەند ئەکاونتێکی پڕیباتی لەنێو ئەنتەرنێت و لەنێو سۆشیال میدیادا دانا و بەدزی ماڵەوەی چەند ڤیدیۆیەکی خۆی دەگرت بەڕووتی بڵاوی دەکردەوە وەفانێکی باشی هەبوو بەڵام ئەکاونتەکانی نزیکەی 200 نەفەری تێدا بوو وەسایەکەریم باز لەوەش دەکاتن چەند جارێک دایکی و خوشکی بەوەیان زانیوە مۆبایلەکەیان لێستاندووە سایەکەریم باز لەوە دەکات تاوەکو تەمەنی 18 ساڵی بەردەوام بوو لەو کارەی وێنە و ڤیدیۆی خۆی بڵاو دەکردەوە بۆیە کە تەمەنی بۆ 18 ساڵ لە ماڵەوە ڕادەکاتن دێتە شاری سلێمانی لەوێندەر باز لەوە دەکات دەبێت یەکەم پۆڕنستاری کورد ئەمە تاکە حەزوو ئارزووی منە من نەبۆ پارە نەبۆ ناوبانگ ئەم کارەیە دەکەم و ئەمەش لە ڕقی هیچ کەسێکنێکە و کارەی من دەیکەم ئەوە حەزوو خولای خۆمە بۆیە دوای ماوەیەک خێزانەکەی سایەکەریمیان دەژیر کردو لە ماڵێکدا کۆت و بەندیان کرد بەڵام ئەمجارە سایەکەریم خۆی قورتار کرد و باز لەوەش دەکاتن چەند کەسایەتێک هەبوو کاتێ من سەرەتا دەستم بەو کارە کرد هەمویان پشتگیریان دەکردم بەڵام دواتر کاتێک گویان لەوە بوو کە گوایە من مردومە بەڵام من نەمردبووم لە ماڵەوە بەند کرابووم بۆیە هەموو خەڵک گویان زانی من مردوم ئەو کەسانە هەبوون پشتگیریمیان دەکرد دواتریش پشتیان لە من کرد بۆیە بەو کەسانە دەرن ئێوە کەسانی دووڕوونە و بەتایبەتی باسی ئەسێرەکەریم دەکا دەڵێتن وەکو دایکی خۆم سێرم دەکردی بەڵام کە گوێ لەوە بوو من مردوم خێرا چوی ئەکاونتەکانی منە لە لای خۆت ڕیمۆڤ کرد و ڕەش کرد و بلۆکت کردم و دواتریش باسی لەوە نەکرد کە پشتگیری من بکەی بۆیە تۆ دووڕووی ئەو بازەوەش دەکات نایشارێتەوە دەڵێتن ئەسێرەکەریم باسی لەوە کردووە 2 دەفتەر دۆلار لە کوردستانەوە کۆ بکەینەوە و ئەو پارێش نازانم چی لێ دەکاتن وەسایەکەریم بازەوەش دەکاتن زۆربەی مۆدێل و
شاجوانەکانی کوردستان باسییان لەوە دەکرد سایە کەریم کەسێکی جوان نیە و ناشرینە پێویستە تۆ بۆتۆکسی فیلەر بکەیت سایە کەریم بازەوە دەکات نازانم چێ ئێوەی بە مۆدێل دەزانێتن لە کوردستان بۆ ئێوە زۆر سەقەتن لە ئێمن زۆر ناشرینترم من بۆ شێوازەی کە هەمە خۆم پێ جوانەوە ئەو باز لەوەش دەکاتن دەڵێ من سرم لەوە سوڕماوە ئەوە کارەکەی من دیار و پۆڕنستاری و کار دەکەم پارە بەم شێوازە کۆ دەکەمەوە خۆم پێ بەڕێوە دەبم بەڵام ئەی ئێوە چۆن بە ساڵێک دەتوانن ببنە مۆدێل و ببنە خاوەنی ئۆتۆمبیلی جوان و خاوەن کۆمپانیان ئەوەی ئێوە لەژێر پەردە دەیکەن من لەسەر پەردە دەیکەم بەبێ ئەوەی هیچ ترسێکیشم هەبێتن و زۆر بە ئاشتی و ئازادیانە دەیکەم من ئەو پارانی کە کۆ دەکەمەوە هەموو خەڵک دەزانێ ئەوەی ئێوە کۆی دەکەنەوە کەس نازانێ پارەی ئێوە لە کامە لاوە هاتووە وەروە سایە کەریم لەم دوایانەدا باسی لەوەش کرد پرۆژەیەکی خانی نیشتە جێبوون دروست دەکاتن بۆ پارەی کە کۆی کردوتەوە و باسی لەوەش دەکرد هەر کەسێک هەژار و فەقیرە نامە بۆ کەناڵەکان بنێرێ من ڕاستۆخۆ یارمەتی دەدەم بۆ پارەیە گەڕازی بێتن بۆیە وا دیارە سایە کەریم بۆ پارەی کە کۆی دەکاتەوە کەسێکی خێرکەری لێ دەرچووە سایە کەریم ئێستا لەلایەن پۆڕن هوبەوە فانێکی ئەگزار زۆری هەیە ڤیددیۆیەکانی وێکی زۆر باشی هەیە لە هەر ڤیددیۆیەک بڵاو دەکاتەوە کۆمەڵە پارەیەکی خەیاڵی وەردەگرێتن و وەروە ئێستا لە وڵاتی تورکیا نیشتەجێیە وە لەوێندەریش کار و چالاکی خۆی دەکاتن و باوکاری هاوڕێکەی سۆران ئالاگەر ئەو کەسەیە کە لەگەڵ سایە کەریم لە زۆربەی ڤیددیۆکان بەشدارە ئەویش وەکو پۆرنستارێکی پیاوی کورد بەشدارە لەگەڵ سایە کەریم و زۆربەی ڤیددیۆەکانیان لەگەڵ یەکتریە بە هەموو شێوازێک ئایا تۆی خۆشەویست ئامادەی منداڵەکانت وەکو سایە کەرم دەرچن ئایا پشتگیری ئەو خاتونە دەکەی بە چ شێوازێک ئەم خاتونە دەبینی ئایا کەسێکی سەرکەوتووە یاخود کۆمەلگا بەڵاڕێدادە بەو منداڵەکانمان تووشی هەڵە دەکاتن تۆی وەکو بینەر بە چ شێوازێک بیر لەو خاتونە دەکەیەوە بڕیاری خۆت بنووسە لە کۆمنت و چیت هەیە بۆ ئەو خاتونە زۆر سوپاس بۆ سەیرکردنی تەواوی ڤیددیۆکەمان و پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ کەسایەتێکی تری بەناوبانگی کوردستان یاخود لەسەر چ بابەتێک ڤیددیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن واروها لایک و کۆمنت و شێرتان لەبیر نەچێتن و سەبسکرایبی کەناڵەکەشمان کۆ زەنگۆڵەکەش دابگرن بۆ ئەوەی توی خۆشەویست یەکەمین کەس بی کە بابەتەکانوان ببینی وارووا سناپچاتەکەشمان ئاد بکەن بۆ ئەوەی کار و چالاکی ڕۆژانەماندا لەوێدا ببینن هەموو کات لەگەڵتانین لە کلیل میدیا.